بێگومان ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ ئاژاوەنان کۆ نەبووینەتەوە کێشە نانێنەوە هاتوین کێشەکان چارەسەر بکەین و بێگومان بە بۆنەی ئەو بارودۆخە ناخۆشانەی بەسەر هەرێمی کوردستانە هاتن نەک قوتابی پۆلی دوانزە تەواوی کوردی قسە بارودۆخێکی ناخۆشی کاریگەری هەبوو لەسەر لایەنی دەرونی هەر بۆیە ئێمە وەکو قوتابی پۆلی دوانزە داواکارین مافمان بۆ بگەڕێنەوە بە درێژکردنەوەی ماوەی ئیزنەکە بۆی بتوانین بۆ پەڕی ئاستی بەرزی زانستی خۆمان و بە ئامادەکاریەکی باشەوە بچینە ناو تاقیکردنەوەی وزاری بۆ تانەک لە تا چەند زەرمەند دەبن بێگومان زەرمەند دەبین جیاوازیەکەشی ئەو کاتە دەرەکەوێت کە لە کۆتایی ساڵە نمرێتەوە ڕاستە چەند قوتابخانەمان هەیە کە یعنی لە لادیەکانن ئەوان چاوەڕێ ئەوە ناکەن مامۆستایان نییە ئەوان چاوەڕێن منهەج بە شێوەیەکی ڕێک و پێک بۆیان تەواو بکرێ بەڵام ئەم داخستنی قوتابخانە و بەپێ لە تەواوکردنی منهەج بێگومان کاریگەری زۆر خراپی دروست کردووە لەسەر قوتابیان و بێگومان کاتی ئیزنەکە کڕۆکی پۆلی دوانزەیە زۆر تەلەبەمان هەبووە لە کاتی قوتابخانەیان نەیتوانیوە نمرێکی باش بەدەستبێنێ بەڵام لە کاتی ئیزنەکەیە هەستاوەتەوە سەر پێ و توانێتی نمرێکی زۆر باش بەدەستبێنێ هەر بۆیە داواکارین لە جەنابی وەزیری پەروەردە بەڕێز ئالان حەمە سەعید لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی پەروەردە بێ بەدەم داواکەمانەوە نەک وەکو وەزیری پەروەردە وەکو باوکی قوتابی